نووسراوە سەلامون عەلەیکم وەڕەحمەت الله. مامۆستا من کەسێکی مولتەزیم بە ئایینەکەمم. دوو براژنم هەیە، نوێژنەکەر و بوختانکار و دەستپیس و درۆزن. براکانم گیریان خواردەوە بەدەستیانەوە، بەڵام لەبەر منداڵەکانیشیان نازانن چی بکەن. مامۆستا کاتێ دزی دەکەن و لیان ناشکرا دەبێت سوێن بە قورئان دەخۆن و دزیەکەیان دەدەنە پاڵ کەسێک کە چوو بێتە ماڵیان، کە دزی لە مێردی خۆشیان دەکەن و ماڵی باوکیانی دەبن، کە ئاشکراش بوو ڕاست بوختان بۆ کەسێک دروست دەکەن. مامۆستا ئەم جارە براژنێکم دزی کردبوو، منیش لێم ئاشکرا کرد بە بەڵگەوە، بەڵام براژنەکەم بوختانی پێکردم وتی نوشتت هێناوەتە ماڵمان. منیش حەواڵەی خوام کرد و ئێستا تووشی سەرەتان بووە. ئێستا من ناچمە ماڵیان لە ترسی درۆ بوختانەکانیان، بەڵام لە دەرەوە خۆم لە براکانم دەگەیەن و مەرحەباییان دەکەم. تا چەند من گوناهبارم. مامۆستا زۆری ژامۆژگاریم کردووە، بەڵام وەها پەروەردەکراوە. ئەمە نامەی یەکەم. نامەی دووەمیان دەڵێ: سڵاو مامۆستای بەڕێز، پرسیارەکەم ئەوەیە، ئایا کەسێک گوناهبار دەبێ ئەگەر سەردانیکردنی خزمێکی نزیکی زۆر کەم بکاتەوە یان هەر نەیکات لەبەر حەسوودی، چاوپیسی، بێخوڵقی و بێحورمەتی ئەو کەسانە کە پێشتر سەردانی کردبن، بەڵام زۆر قسە و باسی لە دوا کرابێ و حەسوودی پێبرابێ، بە کورتی لە چاو زمانیان ئەمین نەبێ. ئەو کەسە گوناهبار دەبێت کە نەچێ بە هیچ و خۆڕاییش هیچ لە خۆی عاشق نەبات، تەنها حەسوودی ئەوان نەبێ کەوای کردووە ئاوا ڕەفتار بکەن. چەند ساڵە بەردەوامە ئەم کێشەیە. سەرەتا سەردانی کردوون بە پێی مەجال، بەڵام ئەوان ماڵی کەسەکەیان هەر نەدی بێ بەبێ ئەوەی هۆکارەکەی بزانێ ئایا تەرککردنی سیلەی ڕەحم لەگەڵ ئەوانەدا گوناهە. ئەمە نامەی دووەم. نامەی سێم کە عەرزم کردن نامەیەکی دوور و درێژە، کچێکی بەڕێز دەڵێ باوکم لەگەڵ دایکی داواتە لەگەڵ نانکمدا پەیوەندیان دەمێکە پچراوە، چەند ساڵێکە پچراوە، لەبەرەوەی پورم لەگەڵ دایکی داواتە دایکی باوکم هاتوتە ماڵمان و نوشتە و سحری کردووە و والحاصل کێشە لە بینیاندا دروست بووە و ئێستا دایکی و دایکی ئەو باوکی ئەمینەواتە نانکی لەگەڵ باوکی ئەم کچەدا پەیوەندیان نییە. ئایا باوکم گوناهبار دەبێ؟ بەڕێزان، هەموو بابەتەکان هەر سێ نامەکە بە دوور و درێژی باسی سەردان و سیلەی ڕەحمە. دەڵێم وەبیللهی تەوفیق لە وەڵامی ئەو بەڕێزانەدا خوای گەورە مرۆڤی وا دروست کردووە کە ناتوانێ بە تەنها بژی. هەر یەکێک لە ئێمە خودای پەروەردگار سوبحانەه وتەعالە وای دروست کردوین مرۆڤ کائینێکە ناتوانێ بە تەنها بژی. خوای گەورە بۆ ئەوەی ژیانمان خۆش بکات پێویستی کردووە لەسەرمان کە گۆشەگیر نەبین. هەندێشت هەیە ئیسلام هەرداینا واجبی کردووە لەسەرت، چونکە گۆشەگیری زۆر خراپە. مرۆڤ کە تووشی گۆشەگیری بوو تووشی ئەنواع نەخۆشیە دەرونیەکان دەبێت، کە تووشی دەرونی بووی جەستەش هەڵدەوەشێ. جا خودای پەروەردگاری ئێمە ئەرحەم الراحیمینە، شەریعەتەکەی هەمووی حکمەتە، هەمووی عەدلە، هەمووی ڕەحمەتە. شەریعەتی ئیسلام کە سەرچاوەکەی قورئان و سونەی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەمووی ڕەحمەتە، هەمووی حکمەتە، هەمووی عەدل و دادپەروەریە. ئیسلام بە زۆر لە ماڵەوە دەتێنێتە دەرەوە. وە نمونە هەندێک عیبادات هەیە تۆ واجبە ئەگەر نەخۆش نەبی، ئەگەر سەفەری نەبی، عوزرێکی تایبەتن نەبێ، ترسل لەسەر نەبێ، لە ماڵی خۆت هاتێ دەرەوە ئەمین بی، واجبە هەموو جومعەیەک وەکو پیاوان بەلانی کەمەوە جارێک بچێ مزگەوت نوێژی جومعە بکەیت. نوێژی جومعە لە ماڵەوە دروست نییە، واگەر نەچی سێ جومعەنەکەی مۆرێک لەسەر دڵت دەدرێ و لە ئیمانەکەت کەم دەبێتەوە. بۆیە ئاشنات دەکا بە قەرەباڵغی. نوێژی جەژنی بۆ داناوی، کۆمەڵێک مەراسیمی تر هەیە، نوێژە بە کۆمەڵەکان لە پێنج فەرزەکانە لە مزگەوتە. بۆچی نوێژێک لە مزگەوتە 27 ئەجری هەیە، بۆچی لە ماڵەوە 1 ئەجری هەبێ؟ تەنها لەبەرەوەیە کە تۆ تێکەڵاو بی و لە معانات و ناڕەحەتیەکانی ئیماندارانی خوشکوبرا داگادار بی و ناسیاوی و بازنەی فراوانی ناسیاوی زۆر بێ. بە کورتی ئیسلام پێمان دەڵێ گۆشەگیر مەبە. جا بە تایبەتی ئەگە تۆ لەگەڵ کەسا تێکەڵاو نەبی، واجبە لەگەڵ خێزانەکەی خۆتا تێکەڵاو بی. لە ناو خێزانەکەی خۆتدا دایک و باوکت، خوشکوبراکانت. بەڵام کەی خۆشە ئەم تێکەڵاو بوونە؟ کەی خۆشە تێکەڵاوبوونی ناو مزگەوت و ئیمانداران و مناسەبەتەکان و جەژنەکان و کەی خۆشە لە ناو خێزانەکەی خۆتا لە چوارچێوەی ماڵێکە بەڕێزان کە دڵت پاک بێ، کە ناخت بەرامبەر یەک پاک بێ، نەک خوا نەخواستە هەوڵی لە چاڵنانی یەکتر بدەیت. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا خوای پەروەردگار باسی دوو ماڵمان بۆ دەکا. ئەم قورئانە بەڕێزان کە خوێنتانەوە لێی ورد ببنەوە، تێی بگەن بۆ ژیانتان،
پێمان دەڵێت تەواوی سەر ئەم زەویە ئەو ماڵانەی کە دەیبینین بەینی خوشک و براکان بریتیە لە دوو ماڵ. ماڵێکمان هەیە براکان ڕوحیان لەسەر سەری یەکتر دەردەچێت. خوشک و برا کوردەواری ئەڵە ڕوحیان بە قوربانی یەکتر دەکەن، خۆیان دەخەنە مەترسیەوە لە پێناوی یەکتردا. پارویەک نان هەبێ بەبێ یەکتر بۆیان ناخورێ. ئیشێکی خێر هەبێ ئەم برایە دەستێکەوە توێ خەمی براکەشێتی بەڵکو سوودمەند بێ. ئەمە کوێیە؟ ئەمە ماڵی موسایە. موسا و هاڕوونی برای، موسا و خوشکەکەی کاتێک کە موسای مەلۆت کە خرایە بە ئەمری پەروەردگار دایکی خستیە تابوتێکەوە سندوقێکەوە بە ئاوەکەی دادا و چۆکۆشکی فرعونەوە خۆی خستە مەترسیەوە و بە شوێن براکەیدا ڕۆی بۆ ئەوەی جێپێی هەڵگرێ، بۆ ئەوەی بزانێ هەواڵی بزانێ، هەواڵەکە بەرێتەوە بۆ دایکی و سەرنجام بۆ هۆی ڕزگارکردنی براکەی و ئامێزدانەوەی بە ئامێزی دایکی. بەڵام موسا بۆ هاڕوونی برای چۆن بوو؟ بەینی ئەم دوو برایەت چەند خۆش بووە. موسایە کاتێک کە چۆتە مەدیان دوای چەند ساڵ لە گەڕانەوەدا پەروەردگار دەیکا بە پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم سەلات و سەلامی خوا لەسەر و پێغەمبەران بێ، لەسەر موسا و هاڕوونیش بێ، لەسەر پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله علیه وسلم. کاتێک کە دەبێتە پێغەمبەر یعنی خێرێک هەیە، یعنی بەرەکەتێک هەیە. دڵ و دەرونی ئەم برایە ئەوەندە پاکە بەرامبەر بە هاڕوونی برای یەکسەر داوا دەکات دەفەرمێ وأخي هارون هو أفصح مني لسانا. يا ربي خوایە هاڕوونی براشم کەی بە پێغەمبەر، ئەو زۆر لە من زمانی ڕەوانترە. سبحان الله، لەم دڵ و دەروونە پاکە. قورئان لێرەوە پێمان دەڵێ ماڵانێکمان هەن برایەتیان ئاوا خۆشە، برایەتی و خوشکایەتیان وەکو ماڵی موسا و خوشکەکەی، وەکو ماڵی موسا و هاڕوونی برای وایە. هەر وەختێ خێرێک هەبێ حەز دەکا براکەشی باشدار بێ. موسا سەلامی خوای لەسەر بێ یەکسەر دەڵێ پەروەردگارە داوا لێ دەکەم هاڕوونی براشم کەی بە پێغەمبەر. ئەمجا ئەو دڵ گەورەیە، ئەو ناخەپاکە ئەڵێ هو ئەفسەح منی لیسانن، پەروەردگارە ئەو لە من زمانی ڕەوانترە، زۆر ڕەوان بێشترە، باشتر دەتوانێت پەیامەکەی تۆ بە خەڵکی و بە فیرعەون بگەیەنێ. ئەمە برایانێکمان هەن ئەڵێ بەخوا براکەم لە من بەتواناترە، براکەم بۆ ئەم کارە لە من شیاوترە، خۆزگە براکەشم بەشداری ئەم خێر و بەرەکەتەی بکردایە و لەگەڵماندا بوویایە. خۆش بە حاڵی ئەو ماڵەی کە ئاوا وەکو هاڕوون و موسا وەکو موسا و خوشکەکەی وان. بەڵام لە قورئاندا باسی برایانێکی کەمان بۆ دەکات. پێمان دەڵێ ماڵیش هەیە لەم سەر زەویە تا قیامەتیش دەبێ، لەناو کوردستانی من و تۆشا دەبێ وەکو کوڕەکانی یعقوب وان. کاتێک کە کۆمەڵێک کوڕ بە ناحەق و ناڕەوا تەنها ناخیان پیسە ئەڵێن اقتلوا یوسف ئەو اطرحوه ئەرضا یەخل لەکم وجه ئەبیکم. یوسف کوژن، یوسف دەربەدەر و ئاوارەکەن. ئەوەی کەمترین شەڕی هەیە ئەڵێ بیکەنە چاڵاوێکەوە بەڵکو خەڵکێ بیبا و لە کۆڵمان بێتەوە دەربەدەر و ئاوارە بێ. بەڕێزان سەیری کە برا هەیە چاڵ بۆ براکەی هەڵدەکەنێ. قورئان چیرۆک نییە، قورئان حیکایەت نییە. کە باسی یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە سوڕەتی یوسفا دەخوێنیتەوە پێت دەڵێ یەقینت هەبێ برایانێک هەن بە خوێنی سەری یەکتر تینون، بەڵام هەردوو لا شەر نییە پیس بن. برایانێکان وەکو یوسف پاکن، بەڵام براکەی تری بەرامبەری ناخی پیسە و ئەزانێ ئەگەر ئەم لەبەر چاوان و لەبەر دڵان بێ لە لای باوکیان سنگی ئەم نابێ. ئەڵێ با ئەمە لابین ئەم کۆسپە بۆی ئێمە لە بەرچاوی باوکماندا خۆشەویست و ڕێز لێگیرا و سنگ دەرپەڕی و بین. بەڕێزان هەردوو ماڵەکە هەیە، بەڵام چێ دەیباتەوە؟ ئەوەی قورئان پێمان دەڵێ ئەگەر وەکو موسا و هاڕوون بن وەڵڵی خێر و بەرەکەت بەسەر هەردووکتاندا دەڕژێ. بەخوا هەر برایەک خۆشی براکەی خۆی بوێ و بڵێ براکەم لە من باشترە لەم کارەدا، خوا لە تۆ کەم ناکاتەوە، بەشی براکەشت دەدا و تۆ هەر فەزڵ و گەورەی خۆشت دەمێنێتەوە وەکو موسا و هاڕوون. بەڵام هەر برایەک کە بەرامبەرەکەی ناخی پیسە ئەگەر ئەم ناخی پاک بێ خودای گەورە پشتیوان لە تۆی پاک دەکا و برا دڵ پڕ لە قین و خراپەکەت لە کۆڵ دەکاتەوە. یوسف دیارە زۆر نەهامەتی بەسەر هات، بەڵام چێ قازانجی کرد لە کۆتاییدا یوسفی دڵ پاک و لێبوردە. کاتێک کە ئەوەندە لێبوردەیە براکانی دێنە بەرامبەری و چاویان داخستووە و ملیان کەچە دەفەرمێ من بعد ئەن نەزەغ الشەیطان بەینی وبەینە ئیخوەتی. بۆی هێشتا ڕویان نەشکێنێ دڵە سوپاس بۆ خوا پێک شاد و شکر بووینەوە
ئێوەی لە بادیە و بیابانەوە هێنایە ئەم شارە هەمومان بۆ خۆمان بەخۆشی بەیەکەوە دەژین دوای ئەوەی شەیطان ناکۆچی دروستکرد لە بینی من و ئێوەدا خۆشی دەخاتە بینەوە ناڵە من پاک بووم و ئێوە چ غەدرێکی گەورەتان لێکردم ئەڵێ کاری شەیطان بوو بینی من و ئێوەی برامی تێکدا خودای گەورە سەرفرازی کرد بۆیە هەر کەسێک ئەگە براکانیشی خراپ بن ئەمنێتی پیس نەبێ خوای پەروەردگار دیفاع لە تۆ دەکا و پشتیوانیت لێ دەکا و بە ئاواتی خۆت دەگەیەنێ